من ئەمڕۆ میوانێکەکەمێش بەڕێز محمود شێرزاد نووسەر و لەمان کاتە مامۆستای یۆگا مامۆستا محمود شێرزاد بەخێر بێن. سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا یۆگا بۆ پێکە بەڕێستە مامۆستا یۆگا سەرەتا لێەوە دەست پێکم دوایچینە سەر گرنگی خوێندنەوە و کولتوری خوێندنەوە. ئەوەندەی من بیسپێتم یۆگا ئارامی ڕۆحی و دەرونی و جەستەییە و زۆر کە دەڵێن خوێندنەوە شەرم هەستەشی بە مرۆڤەیات جیاواز لە مۆبایل کە ئازاری جەستەیی و دەرونی و ئەمانە تووشەکە چ ڕەبتێک لە نێوان خوێندنەوە و یۆگا هەیە؟ پەیوەندەکە زۆر ڕاستە و خۆیە زۆر لە یۆگادا لە یەکێک لە مەرحەلەکان بنەمایش تێدا پێی دەکوترێت سباتیایە ینی خۆخێننەوە لە ڕێگای خوێندنەوەی کتێبەوە. ئەم بنەمایە هەموو کەسێک ئاگانە و نائاگانە خۆی ڕۆژانە ڕەچاوی دەکاوەتە ئەوانەی بەتایبەت ئەوانەی کە لە مەزاری زۆرا و زۆردا دەخوێندنەوە لە هەمان کاتدا خەریکی خۆخێندنەوەن. بەڵام جیاوازەکەی لە یۆگادا ئەمەیەکە لە یۆگادا پێت دەڵێ مەسەن بۆ تۆ کە کتێبێک دەخوێنیتەوە دەبێت بێزێهن بیخێنیتەوە، ینی بەبێ یەکدانەوەی پێشوەخت بەبێ زانستی پێشوەخت بەبێ ئەو پێوەرانەی کە تۆ پێشوەخت لە بوارە زانستیەکاندا یا لە بوارە مەعریفیەکاندا هەتا بەبێ ئەوانە مەسەن کتێبێک بەدەستەوە بگرە و بیخوێنەوە، ینی بێ یەکدانەوە بیخێنەوە بۆی مەعریفەکەی وەرگری و ئەمە یارمەتی دەدا چ بکە یارمەتی دەدا زیاتر خۆت بناسی، چونکە لە کۆتاییدا تاکە یەک کتێب هەیە کە شایستەی یا شایانی خوێندنەوەی سەرەکیە و ئەویش خۆتی، بەڵام کتێبەکانی تر هەموو دەبێ یارمەتیت بدەن ینی خۆت بخوێنیتەوە. لە یۆگادا دەڵێ ئەو کتێبانی کە ئاماژە بە بنەڕەتی خۆت دەکەن و یارمەتیت دەدەن خۆت بخوێنیتەوە لە ڕێگای خوێندنەوەی خۆتەوە گەردوون بخوێنیتەوە، ئەوانە زۆر کتێبی چاکن، زۆر گرنگن و زۆر گرنگیان پێ بدە. بەڵام لە کتێبێک دوورکەوەوە کە ئاماژە بە دەرەوەی تۆ دەکە، ینی تۆ لە خۆت دوور دەخاتەوە. چۆن بزانم ئەو کتێبە ئاماژە بە خۆمە یان ئاماژە بە خۆم نییە و یان لە خۆم دوورەخات و یان نەتوانم مام لێ بکات خۆم بخوێنمەوە؟ ئەگەر کتێبێک ئەگەر مەوزوعێک بابەتێکی مەعریفی هەیە منت بکاتەوە، ڕوانگەکانت فراوان کاتەوە، دیدگات بۆ بینینی خۆت و بۆ بینینی خەڵکی تر و بۆ بینینی جیهان و گردون بەگشتی فراوان بکاتەوە و زیاتر ئۆقرەیی و هێمنیت پێ ببەخشێ، ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم کتێبە تۆی ئەو مەعریفەی کەم کتێبە ئاماژەی پێ دەکا، تۆی لە خۆت زیاتر نزیک کردوێتەوە، تۆی لە دەرک و تێگەشتن و ناسینی خۆت و ئەم موزودە زیاتر نزیک کردوێتەوە. عەکسی ئەمە ئەگەر ڕووبدا زیاتر نائارامت بکە، زیاتر زێهنت مێشکت قەرەباڵغ بکە، زیاتر پەرتی بکە و دەرک و تێگەشتنت زیاتر داخە، وەکو مەسەلەن ئیدئۆلۆگەکانت لێ بکە، و کەسانی کە ئایدۆلۆژین داد بخە و داد ببڕێنێ لە خەڵکی تر و وات لێ بکە مەسەلەن خەڵکی ترت پێ هەڵە بێ پێ ڕەتیان کەیتەوە. ئەوە نیشانەی ئەوەیە کە ئەم مەعریفەی ئەم کتێبە ئاماژەی پێکردەوە، کاری لەسەر کردەوە، تۆ خوێندوتەوە، تۆی لە خۆت دوور خستوێتەوە. بەڵێ ئێستا زۆر باس لەوە کرێت کە یان دوو ڕای جیاوازەیە تقریبان لەسەرەوەی هەندێک دەڵێن خوێندنەوە لە کوردستانە لە باردۆخێکی خراپە، چاپی کتێب خراپە، بۆ پێی کە بۆیە خراپە لە بەرەوەی خوێندنەوە نییە، کەس نییە کتێب بخوێنێتەوە. هەندێک دیکەش دەڵێن نا بەو شێوازە نیە، ئەگەر بەراورد لەگەڵ ڕابردوو کتێب کەم بووە، سەرژمێری کەم بووە، ڕەنگە چەند کتێبێکی کەم هەبوو بێ دەستا و دەستی کردووە، بەڵام ئێستا ساڵانە چاپخانەکان کتێبێکی زۆرە خەنە بازاڕەوە، بۆیە کتێب زۆرە، پێمان وایە خوێنەر کەمە. بۆ چونیەوە چێ لەسەر؟ ئێستا لە بەراورد لەگەڵ ڕابردوو لە هەموو ڕوویەکەوە زۆر باشترە، بەڵام یەک خاڵ هەیە، ئەمە تۆزێ بارودۆخەکەی تۆزێ بە ئاقارێکی تردا بردو، ئەویش مەوزوعی مۆبایلی زیرەک و ئایپاد و ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمانەیە. ئەمە وای کردو کە تۆزێ خەڵک زیاتر بەوانەوە سەر قاڵبێت تا بە کتێب. دەنا ئێستێ کوالیتی کتێب، کوالیتی چاپی کتێبی کوردی زۆر بەرزە لە ئاستی ستانداردی لەوانەیە جیهانی دابێت کە سیر دەکەی دیارە، کوالیتی چاپ زۆر باشە. ڕێژەی تەرجومە و نووسین لەسەر بابەتە جۆرەکان زۆر زیاترە. مەسەن بۆ نەتۆگەر 50 ساڵەوە پێش سیرەکە مەسەن زیاتر کتێبی شعر هەبوو، زیاتر کتێبی مەسەلەن یەک دوو ژانری ئەدەبی هەبوو، ڕۆمان و شەعر. بەڵێ ئێستا سیر دەکەی لە هەموو مەجالە مەعریفیەکاندا، لە هەموو بوارە زانستیەکاندا
کتێبی زۆر باشەوە بە کوالەتی زۆر باش چاپ دەبێت بەڵام خوێنەریش ئێستا زیاترە لەو کات بەڵام بەچیەوە مەشغوڵە بە موبایلەوە سەرقاڵە بە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سەرقاڵە زیاتر لە فەزای مەجازیدا تا بێتەوە تۆزێ دەگەڵ کتێب سەرقاڵ بێ ئەوەیە کە تۆزێ کێشەی دروست کردووە بەڵ ئەو دوورکەوتنەوە لە خوێندنەوە بەرەو چۆمانەبات ئەگەر وا بێت دوورکەوتبینەوە لە خوێندنەوە دوورکەوتبینەوە لە کتێب ڕەنگە هیچ کاتێک مۆبایل تاپێک کە کتێبێکیشی تا بخێنەوە جێگەی کتێبەکە نەگرێتەوە یەکەم و ترسناکترین کاریگەری ئەم حاڵەتە ئەوەیە کە وامان لێ دەکات کە تەرکیزمان لە دەست بدەین یەکەم شت بۆ چونکە کاتێک تۆ مۆبایلێکت بەدەستەوەیەوە بەردەوام پەنجەر لەسەر شاشەی مۆبایلەکە دەجوڵێنی ئەمە خەریکی هۆشی خۆت وا پەروەردە دەکەی کە لە تەرکیزدا نەبێت کە نەتوانێت لەسەر یەک بابەت بۆستێ لە حاڵێکدا مەسەن بۆ منە کتێب تۆزێ تەرکیزی دەبێت تۆزێ پشودرێژی دەبێت تۆ لە ئەلفێکی هەیە یایەکی هەیە تۆ دەبێت دەستی پێ بکەیت بەس لە تۆڕە کۆمەڵاتەکانە ئەلف یا و زوودینە هەروە دەکەیت تۆ لە خۆتەوە و ئەمە وا دەکا هۆشت بەرەوا پەروەردە دەبێت کە فێری دەکەی بە دەستی خۆت لەسەر یەک بابەت نەتوانێت زۆر بمێنێتەوە ساش لە سوۆشال میدیا بابەتێکی درێژ بیناڵێن چی خوێن بەڵە دەقەن وایە ئەم وا لێ دەکەی خۆت بە دەستی خۆت خەریکە تەرکیزت تێکدەی ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە وامان لێ دەکا کە ئێمە تەرکیزمان نەمێنێ کە تەرکیزمان نەمێنێ ئاگامان لە ڕژەکان نامێنێ مەسەلەن بۆ نمونە دوای ئەوە شتێکی تر هەیە ئێستا کتێب مەرز نییە تۆ هەموو کتێبەکە لە سەرتاوە بخوێنیتەوە مەسەن بەتایبەت کتێبە زانستیەکان فەسڵێکت پێویستە دەتوانی ئەو فەسڵە بخوێنیتەوە باقی کتێبەکە بەسەنی ئیشت پێینێ نەیخوێنیتەوە بەڵام لە هەمان کاتدا ئێستا ئەم سەدەی گەڕانەوەی حکمت و حەکیمەکانە سەدەی 21 سەدەی ڕابردوو سەدەی فەیلسوف و بیرمەندەکان بوو باشە بەڵام ئەم سەدەی گەڕانەوەی حکمت و حەکیمەکان ینی چۆن ینی بە شێوازی زوو مەسەلەن بۆ بە شێوازی پێش سقراتی مەسەلەن بۆن بە شێوازی فەلسەفەی کۆنی هەتا غەرب و شەرق مەسەلەن کەسێکە بێ لە هەموو مەجالەکانە دەبێت شت بزانێت ئێستا سەردەمی تاک پسپۆڕی کۆتایی پێهاتووە تۆ دەبێت لە زۆر مەجالا پسپۆڕی دەبێت زۆر شت بزانی وەکو حەکیمەکانی کۆن لە یەک کاتدا هەم پزیشکی جەستەبی هەم پزیشکی ڕۆحبی ینی لە هەمووی بزانی لە هەموو شتێک مامۆستا یەک پرسیاری دیکە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم چکە کاتم نەماوە نەخوێندنەوەمان لێ کات یەک دیدگامان هەبێ یەک بیر و بۆچوونمان هەبێ یەک سەقفی بیرکردنەوەمان هەبێ کەمەوای لە هات بێگومان باش نی هەمومان وەکو یەک بیرکەینەوە سەقفی بیرکردنەوەمان هەروەکو یەک بێ نەخوێنینەوە ئەمان لا دروستەکە مەرز نییە نەخوێنەوە وان لێ بکە کە تۆ کەسێکی داخراوبی بەڵام نەخوێندنەوە ئەنجا خوێندنەوەی ئەو شتێ دەخوێنیتەوە زۆر گرینگە ئەو شتێ دەخوێنیتەوە چییە باشە ئێستا لەم پێشانگایە من بە دڵنیای پێتاندام 170 لە سەدی ئەم کتێبانەی کە لێرەن خەتەرە بۆ خوێندنەوە نابێت چونکە تۆ ئەو مۆزوعانە ئەو کتێبە ئیشی لەسەر دەکا بەرەو داخران دەبا بەرەو تۆندڕاویت دەبا بەرەو تێکدانی وەزعەکەت دەبا باشە خۆی لە خۆیدا مهم نییە ئەو مۆزوعی کە ئەو کتێبە بەحسی دەکا مهمە دەبێت بزانی چی دەخوێنیتەوە هەر کەس بە جۆرەی دەرک و تێگەیشتن و ئاستی ئاگایی خۆی هەڵدەبژێرێ بەڵام بەداخەوە لەو ناوچەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەعام ئاستی دەرک و تێگەیشتن و ئاگایی زۆر کراوە نیە لەبەرەوەی کە لەبەرەوەی زۆرینەی خوێنەران مەیلیان بۆ ئەو کتێبانە دەچێت کە فریکوێنسیان نزمە لە ڕووی مەعریفیەوە داخراون ولا نەتیجە داخرای پەرەپێدا هیوادارم بەزووی ئەم باڵانسە بگۆڕێ بەڕێز مامۆستا مەحموود شێرزاد نووسەر و مامۆستای یۆگا لێرە ئامادە بووی سوپاس بۆ ئامادەبوون و بۆ شەڕەکان زۆر سپاس